لەسەر چوارچێوەی یاسای هەڵبژاردنەکان و ئەستەنکانی بەردەمی هەڵبژاردن بۆ ئەوەی هەواڵان و کادرانی خۆمان ئاشناتی باشن هەبێت لەسەر هەڵبژاردنەکانمان. دیارە هەڵبژاردن ئەمڕۆکە لە کوردستان و عێراق و لە دنیاشدا پرسێکی گرنگی ڕۆژە، بۆیە بە پێویستمان زانی بۆی کادرەکانی خۆمان سەرجەم هەواڵان ئەنجومەنی ماڵبند و کادرەکانی ناو کۆمیتەکانمان ئاشناتی باشان هەبێت لەسەر شێواز و جۆری هەڵبژاردنەکان. ئێمە دەمانوێت کادرەکانی خۆمان لە هەموو ئەو پرسە گرنگانی ڕۆژ بەتایبەتی ئەوانەی کە ئەمڕۆ بابەتی ڕۆژن ئاشنایەتیان بۆ دروست بکەین لەگەڵ پرسە گرنگانی چێتی نیشتیمانی کوردستان وەکو هەستکردن بە پرسیاتی لەو دەنگانی کە بە حەق دەدرێن خەڵگەدرێ لەلایەنە سیاسیەکان ڕۆژەیەکی هەیە سەبارەت بە یاسای هەڵبژاردنەکانی کوردستان. ئەویش ئەوەیە کە پێویستە کوردستان لە بازنەیەک بازی انتخابیەوە بکرێت بە 4 بازنە انتخابی و تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە و ئەو کەمایەتیانە بە دەنجی خۆیان بستنە ناو پەرلەمانەوە، نەک لایەنێک سیاسی یا کەسێک یاخود ئەوەی تر دەنجیان بۆ بدات بۆی دەنگ و شەرعەتی خۆیان ڕەبگرن.